دیمەنی پاشماوەیە و ئاگرەیە کە ڕوبەرێکی فراوانی لە گەنم و دەغڵ و دانی جوتیاران و پوش و پاوانی ناوچەی باریکە و ئاربەتی سەر بە پارێزگای سلێمانی سووتان. ئاگرەکەی ئێواری ڕۆژی دووشەممە بووە هۆی سووتانی زیاتر لە 400 دۆنم گەنم و پوش و پاوانی جوتیاران و چەند خانوویەکی پلاستیکی بەرەمە کوشت و کاڵیەکان بەهۆیەوە زیانێکی زۆری مادی بەر جوتیاران کەوت. فرا هیچ نەکەوتین ئێتر من دوو بیتم سوتاوە و کۆمەڵی سۆندەی زۆرم سوتاوە و دار و درەختم هەمووی سووت بیتەکان شلک بوون. زیانەکانی خۆم لەوانەیە لە سەروی 50 وەرەقەوە بێت مەزەندەی ئەوانە هەمووی گەنم بۆ ئەوانە سوتاون. بەرگری شارستانی فریامانکەوە بەڕاستی دەورێکی کاریگەریان بینی ئیتر منجا بە هاوکاری خەڵک و ئەوانەشی تر ئاگرەکە کۆنتڕۆل کرا. بەهۆی زۆربوونی حاڵەتەکانی ئاگرکەوتنەوە و مەترسی دووبارە کەوتنەوەی ئاگێر لە ناوچەکەیان جوتیارانی سنووری عاربەت بۆ پارێزگاریکردن لە داهات و ڕەنجی ساڵێکیان بە خێرایی دەستیان بە دروێنەی بەرهەمی ئەم ساڵیان کردووە. ئەمەی کە دروێنەیەکەین ئەمانەوێت زووتر نەجاتمان بیوە و دروێنەیەکەین و تووشی زەرەر نەبین. داوای لە حکومەتمان کردووە کە هەرێکمان بۆ دانێکە ئاگر کەوتو بۆ مابژێنێت. دەغڵدانەکانی فەلاحەکانی عاربەت و وەکو باریکەوەمانە گشتی هەوڵەدەن دەغڵدانەکان بدرونەوە لەبەرەوەی نەسووتێ و نەجاتێ مەلدەستی. لە ماوەی کەمتر لە دەڕۆژی ڕابردوودا ئەمە بۆ جاری چوارەمە ئاگر لە گەنم و دەغڵ و دانی جوتیارانی ناوچەی عاربەت دەکەوێتەوە. بە پێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سلێمانی لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا زیاتر لە 700 دۆنم زەوی چێنراو بە گەنم و پوش و پاوانی جوتیارانی عاربەت سوتاوە و زیانێکی زۆری مادیش بەر جوتیاران کەوتووە. مەریوان عەبدوڵڵا، کورسات نیوز، شارۆچکەی عاربەتی سەر بە پارێزگای سلێمانی.